ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژال لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2 پێشکەش دەکەین. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەژەکە چیدەم دوغۆ بەشداری بەرنامەی تایبەتی میدیا خەبەر تیڤی کردو تایدا هەڵمەتی 15 ئابی هەڵسەنگاند و هەروە هەڵسەنگاندنی بۆ ئەرکی کۆمسیۆن لە پەرلەمانی تورکیا کرد. چیدەم دوغۆ سەرەتا هەموو شەهیدانی تێکۆشانی ئازادی لە کەسایەتی هەواڵ عەگید زیلان نورەدین سۆفی و کۆچەر و ئۆرفا یاد کردەوە وتی 15 ئاب لە تورکیا و کوردستان لە ڕاستیدا بۆ لەناوبردنی نکۆڵیکردن لە کورد گزارش لە دەستپێک دەکا. وتیشیان فیشەکەی دەستپێک هەم لە نێو کورد و هەم لە نێوگەلانی ڕۆژهەڵاتی ناویندا ترسی شکاند و بووە ڕۆژێکی سمبۆلیک. هەر بۆیە لای ئێمە 15 ئاب واتە پرۆسەیەکی شەڕ و خۆپاراستن کە کۆتایی بە نکۆڵیکردنی کورد هێنا بۆ گەلی کورد گەلان و ژنان بەهاکانی ئازادی ئافران. چیدەم دوغۆ هەروەها هەڵسەنگاندنی بەرفراوانی بۆ پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی کرد و باسی لەو کۆمسیۆنە کرد کە لە پەرلەمانی تورکیا بۆ چارەسەری دامەزرا و ڕایگەان دامەزراندنی کۆمسیۆنەکە زۆر گرنگە و وتیشی پێویستە کۆمسیۆن مامەڵەیەکی زانستی و استراتێژی هەبێت و ڕێبار ئۆجەلانیش زۆرجار باسی ئەمەی کردووە. هەروەوتیشی هەندێک جار دەوڵەت باخچەلیش ئاماژەی پێکردو و ئێمە دەزانین کە ڕێبەر ئۆجەلان لە ساڵی 1990ەوە باسی ڕێکەوتنی استراتێژیکی گەلانی کورد و تورک دەکات. هەر بۆیە کۆمسیۆن پێویستە با دیدگایەکی زانستی و مێژوویەوە مامەڵە بکات و ئەو بەهایانەی کە لە مێژوودا پێویستە لە دەوری کۆ ببینەوە و ئەوانەی کە پێویستە ڕەتی بکەینەوە بەباشی دیاری بکات. چیدەم دوغۆ لە قسەکانیشیدا دەستنیشانی کرد کە پێویستە کۆمسیۆن لەگەڵ ڕێبەر ئۆجەلان کۆ ببێتەوە گفتوگۆی لەگەڵ بکات و ئەو ڕوانگەیەی کە دەیخاتە ڕوو لە بەرچاو بگرێت و وتیشی ئەو تێڕوانینانەی کە ڕێبەر ئۆجەلان لە مانیفێستۆکەیدا و هەڵسەنگاندنەکانی پێشتر باسی کردن خاوەن بیرۆکەی زۆر گەورە و مەزنن و ئاوتیشی ڕێبەرایەتی ئەم کارە بە جدیەتێکی گەورەوە ئەنجام دەدا. بۆیە پێویستە کۆمسیۆن گوێ لە ڕێبەر ئۆجەلان بگرێت و بە جدی وەری بگرێت بە گوێرە ئەمە مامەڵەی خۆی دیاری بکات و کار بکات کە ئەمە پێوەری سەرەکی سەرکەوتنە. هەروەها چیدەم دوغۆ ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەژەکە باسی لە گرنگی ڕێخستنی دیموکراسی کردووتی بە بۆچوونی ئێمە ئەگەر بڕیارە خوشکوبرایەتی کورد و تورک ئەو پەیمانی استراتێژی ئەواندا بمەزرێت ئەوە دەبێت چەمکینەتەوەیش باس و گفتوگۆی لەسەر بکرێت. بۆ ئەمەش پێویستە شۆناسێکی وڵاتپارێزی تورکیایی دروست بکرێت کە هەمووان لەخۆ بگرێت و ئێمە پێمان وایە لەگەڵ پەرەسەندنی ئەمە و ڕێخستنی دیموکراسی کێشەکان چارەسەر دەبێت. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە ڕۆڵ و کاریگەری شەهید نورەدین سۆفی ئەندامی کۆمیتەی ناوەندی پەکەکە بۆ کەناڵی ڕۆناهی هەڵسەنگاندنی کردووە و ئاشکراشی دەکات کە نورەدین سۆفی ڕۆڵی سەرەکی و کاریگەری هەبووە لە ناوبردنی چەتەکانی داعش و ئەندازیاری ئۆپەراسیۆنی لە ناوبردنی ئەبوبەکر بەغدادی بووە. Ez barkım çıkas bağfına min kabını. Hakkı bir şurşkeri, bir militani, bir peşengi geli Kürt bidneki. İn beriko em tebli şuraşe bibin, tebli tekuşini siyasi bibin. Teklime her do aylan, teklime civaki hebun. Dinav tabayı civak eden, malbateki kudhat, taybat babe hava Nureddin. داد برز داد پیشوازی کردن هر کسی جرا حرمت دکر و اف تایبەتمەندی تبایی جانوی شورشگری دا هر باندورا خو هر هبو مدام که عبدالله خبات راگاندن دامشاندن بنا تبگار ما داد وقتی که شورشگری که روشنبیر داد ناس کردن در پرورده دارول که مثل اکتیف هبو نفساندن دا زانست خو هبو ده 2013 تبدی شورش رو جواب بود مخبر اللي في واجهي ايوب اللي تجيبه اللي جاي كدين كاردك الخبات كدين دامشان امكان بيجن يعني جاي كي جدا رولك خوي بيشنج هر ده حمي قاد ايش رش روجافا ده هبو دسبيك هات شورش روجافا هبا نور الدين ده ناب خبات رخصتني جواكي سياسي ده جيكرت يعني هبا نور الدين رولك سركه هبو
حمله رقی حمله رزگار کردن رقی زحمت بود زور بود او کلا داوی داعش بود پایتخت داعش بود داعش کلا تدبیری خواه گرتو بود دول رقی همین ماین کرد بود بریار داوی که رقی برندن فرمانداری بشری بود فرمانداری شری داوی داعش آباغوزه تیلا جدی گرد او شر برکه قال هباري دي ترجمي شر يعني بريفا دبر وبرستيان كانوا بيجن يعني ضربه الضوي او ضربه الضوي قال داعش كت الباغوز اللي كتي او امكان بيجن يعني امضاء يا بن نور الدين تذهب بركو او شر باغوز الضوي دبن فرماندار تويدا يعني حتى مشاند اوبراسيون كل ديجي بغدادي يعني حتى مشاند يعني دي سرولا يا بن نور الدين تذهب راست آگاهی هبون یعنی جبونا جی بغدادی هنک حوالی ما باور کردن هنک باور نکردن تردد هنک جمله حوالی ما هبود و مسئله دا چقدر راست نه راستن لیکن هر زیاده پی باور کرد شوپاند و حوالی ما ارکدار بیکاری دی شوپینن زیاده پی باور کرد بخوجی تدا اصرار کرد مثلا گاف جبر هم درخست هبان وردیم یعنی دمکی کو چبو سردان باشور جبو انا کاری کو پیدا گریدایی بو خبر شهادت اوی بیست ده ایریش بالا فرید دولت ترکتا دور شهید کت تاکوشینا ایکو هاتی کرن آکو دناف دا جی هبان وردین روله کی باندوری که خوی اساسی هبو تدا کده که خوی مزن هبو هفته کشینا کو بنابی شورش روجواتی کرن بنابی خباتا بیکاتین با کرو رجلاتی سوری هاتی کرن امیرو هاو دادن که بری دیالوگه بری هفدتنان امر هواتنه که وصا برومت جو وی گلی چه بکن لە چوارچێوەی پرۆسیاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک لە شارەکانی باکووری کوردستان لە ئێلح و مێرسین و مۆش ڕێپێوان و ئاهەنگ ئەنجامدرا لە ئێلح لەلایەن پلاتفۆرمی ڕێکخراوە دیموکراتیکەکان ڕێپێوانەکە ڕێکخرا و پەرلەمانتارانی دەمپارتی و هاوسەرۆکانی لە کار لابرا و نوێنەری پارت و ڕێکخراوەکانیش بەشداریان کرد. پەرلەمانتاری دەمپارتی محەممەد ڕەشۆد تریاکی لەوێ ڕایگەیاند گەر پشتیوانی بانگەوازی ئاشتی ئیمراڵی و وتیشی هێشتا گومانیگەر لەبارەی پرۆسەکەەوە هەیە و پێویستە دەسەڵاتی سیاسی پشتگیری پرۆسەکە بکەن. هەروەها لە مێرسینیش هەزاران کەس بەشدار بوون لە ئاهەنگی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و هاوسەرۆکی دەمپارتی مێرسینیش داوای ئازادکردنی زیندانیانی سیاسی کرد و هەروەها هاوسەرۆکی دەمپارتی مێرسین بانگەوازی بۆ ئاشتی دووپات کردەوە. لالایەکی تریشەوە پەرلەمانتاری دەمپارتی عەلی بۆزان هەر لە مێرسین تیشکی خستە سەر گرنگی دیالۆگ و دانووساندن دەربارەی پرسی کورد و هەڕەشەکانی سەر ڕۆژاوای کوردستانیشی شەرمەزار کرد و تیشی لە پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکدا لەگەڵ چارەسەرین لە چوار پارچە. هەروەها لە شاری مۆشیش ئاهەنگەکە بە پێشەنگایەتی دەمپارتی و دەبەپە و کەژا ئەنجام درا و لەوێدا حوسێن ئۆلان تشکی خستە سەر بانگەوازی 27 شوباتی ڕێبەرۆ جەلان و دووپاتی کردەوە. سوتاندنی چێکەکان لەلایەن پەکەکەوە هەنگاویەکی گرنگە بۆ ئاشتی و لە کەسێتی نورەدین سۆفیشدا شەهیدانی بەبیرهێنایەوە و بانگەوازی بۆ خاوەنداریەتیکردن لە پرۆسەی ئاشتی کرد. بە پێشەنگایەتی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی ڤیەنا بۆ شەرمەزارکردنی گەمارۆ و ئاپلۆقە سەربازەکانی سەرخەڵکی مەخموور کە بەم دوایانە با بڕیاری هاوبەشی حکوومەتی بەغدا و ئەنقەرە و ئیداری باشووری کوردستان زیاتر بووە لە ڤیەنای پایتەختی نەمسا ڕێپێوان و گربوونەوەیەک ڕێکخرا. بەنای ئەنجومەنی کوردانی ڤیەنا ئاماژیان بە تێکۆشانی 30 ساڵی خەڵکی شۆڕژگێڕی مەخموور کرد و داواشیان لە نەتەوەی گرتوەکان کرد کۆتایی بە بێدەنگەکانی لە ئاستەمەکانی سەر مەخموور بێنێت و ئەرکی پارێزگاری لا پاراستنی مافەکانی خەڵکی مەخموور بگێڕێر. لە بارەگای نوێنەرایەتی پەیەدا لە شاری سلێمانی پرسە بۆ شەهیدی فەرماندە و پێشەنگی شۆڕشی ڕۆژاوە نورەدین سۆفی دانرا. سەدان کەس لە چین و توێژەکانی باشووری کوردستان و کەسایەتی و بنەماڵی شەهیدان سەردانی پرسەکەیان کرد. ئیبراهیم محەممەد ئەندامی خانەوادی شەهیدانی باشوور ڕایگەیاند نیشانەی سەرکەوتنی ئەم شۆڕشەوەیە کە سەرکردەی وەها کیانی خۆیان لە پێناویدا بەخت کردووە. دەبێت خۆمان بەڕێخستن بکەین و گەلەکەشمان یەک دەنگ بێت بەرامبەر بە دوژمنە. هەروەها ژیندا حەسەن
نوێنەری کۆنگرەی ستار لە باشووری کوردستانیش قسەی کرد و ئاماژەی بۆ کردکە لە دەستدانی شەهیدی فەرماندا نورەدین سۆفی و هەموو هاوڕێ شەهیدەکانمان ئازارمان دەدا، بەڵام ئەو ئازارە دەبێتەوەی سەرکەوتنی گەلی کورد لە هەر چوارپارچەی کوردستان. بە ناوی خانوادەی شەهید نورەدین سۆفیەوە ئیبراهیم کۆزی ڕایگەیاند شەهیدبوونی هەواڵ نورەدین لە هەموو کورد پیرۆز بێت و ئاوتیشی شەهید بۆ هەر چوارپارچەی کوردستان بێ جیاوازی خەبات و تێکۆشانی کردو. هەروەها نوێنەری زەردەشتیەکانیش سەردانی پرسەکەیان کرد و جەختیان کردەوە کە خاوەنداریەتیکردن لە شەهیدانی هەر چوار بەشی کوردستان بە ئەرکی سەرشانیان دەزانن. ئەمین کەریمی هونەرمەند و ئەکتەری شانۆی خەڵکی ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان دوای 40 ڕۆژ دەستبەسەرکردن لە زیندانی ئیدارەی ئیتلاعاتی ئێران گواستراوەتەوە بۆ زیندانی ناوەندی ورمێ. ئەو هونەرمەندە لە ماوەی دەستگیرکردنەکەیدا لە مافی چاوپێکەوتن لەگەڵ خێزانەکەی و پارێزەرەکەی بێبەشکراوە و لەژێر لێکۆڵینەوەدا بووە. لەو ماوەیەش هەژماری تۆڕە کۆمەڵایەتیەکانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەڕێوە بەراوە. ئەمین کەریمی پێشتر لە کاتی خۆپیشاندانەکانی شۆڕژی جنجیان ئازادی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کرابوو، دوای مانگێک لێپرسینەوە ئازاد کرابوو. جێماژەی ئەمین کەریمی لە دەی حوزەیرانی ئەم ساڵدا لە کاتی گەڕانەوەی لە تورکیاوە لە سنووری ورمێ دەستگیر کرا و تا ئێستاش هیچ زانیاریەکی ورد لەبارەی هۆکارەکانی دەستگیرکردن و تۆمەتەکانی دژ بە ئەو بڵاو نەکراوەتەوە. گروپی میوزیکی گەریلاکانی ئازادی کوردستان ئاوازی چیا بەرهەمێکیان بە ناوی داریژیان بڵاو کردوتەوە کە لە دەگۆرانی پێکتێ. گروپەکە چەند مانگێکە سەرقاڵی بەرهەمهێنانی ئەلبۆمێکی نوێن و لە کۆتاییدا ئەلبۆمە نوێەکەی خۆیان با ناوی داریژیان بڵاو کردوتەوە. هاوکات ئەلبۆمەکە لەلایەن هۆنەرگەی شەهید زەردەشتەوە بەرهەمهێنراوە. ئەلبۆمەکە لە ماڵپەڕی یوتیوبی مەدهۆنەر بڵاو کراوەتەوە. ئاوازی چیا بە دەگۆرانی نوێ جارێکی دیکە خەرمانی کارە هۆنەریەکانی دەوڵەمەندتر کردووە. با گوێ لەم گۆرانیە بگرین و بەم شێوەیەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.